دیارە پێش ڕەمەزان دوو شەفت کارمان دەکرد شەفتی بەیانیان و شەفتی واران بەڵام پارشێوان ئێستا کلماتە پارشێوان کە پارشێوان لە کاتژمێر دەی شەو ئیش دەکەین بۆ کاتی بەربان ئیش دەکەین دیارە پێشتر دوو جۆر سێ جۆر ماکولێرە دروست دەکرد لە ساڵی 2009 دیارە ئێمە ئیش دەکەین بەڵام ئێستا جۆرەکانمان گۆڕیوە بیرمان لێ کردەوە کە چەند جۆری تو دروستکەین ئێستا لەوانەی کە زیادمان کردو ناسازیمان زیاد کردووە کەلانەمان زیاد کردووە کولێرەی جۆمان زیاد کردووە بەڵام ناسازیش سیرمان کرد کە خواستێکی زۆری لەسەرا خەڵک لە لامان بۆ دەنادین لە فەیسبوکەکەمان کە بۆ ناسازی دروست ناکەن ئێمە بیرمان لێ کردو ناسازی دروستکەینەوە خەڵک ڕۆژانە چەند پرسیارێکمان لێ دەکەن پرسیارمان لێکەن چۆن دروست دەکرێت ئێمە جوابی پرسیارەکانە دەدەین و شێواز دروستکردنەکان پێ دەڵێن خواستێکی زۆر لەسەر بەتابەتی پارشێوان لە مانگ ڕەمەزاندا خەڵکی زۆر خواستی لەسەر ناسازیە ئەمە وەکو برادران لێرەکانە کار دەکەین دیارە پێنج کەس لێرە کار دەکەین بیرمانەوەی کردەوە کە ئەمە هەموو کەسێکی بەرپرسیارەتی لێ لەسەر شانە ئێمەش کەم تا زۆر ئەرکێکمان لەسەر شانە بەرامبەر خەڵکی خۆمان بەرامبەر نیشتیمان بەرامبەر وڵات بیرمانەوەی کردەوە کە بخۆت دەزانێت ئێستا قۆناغێکی ناخۆشە موچە نییە خەڵکەم دەرامەتە بیرمانەوەی کردەوە کە لەگەڵ برادران هاوکاری هەژاران بکەین هەستان بنووسینی فلێکسێک لەسەر جامخانەکەمان کەوانەی کە توانێت کولێران بیکڕن بابێن لێرەکان علاگەی پڕکە بەبێ دەنجی و دەست دەنێ شەوازی دروستکردنەکەی سەرەتاکە دوای هەوی شێلانەکەی ئەنگوتکی دەبڕی کاویرەکە هەستە ئەنگوتکەکەی دەبڕی ئەنگوتکەکەش لی لەگەڕی بۆ 20 دقەیەکی تا دەکەوێتەوە باوەی کە کەوتەوە و دێریتە سەر ئەوەی ناسازەکەی ئاگرەکەی هەڵ دەکەی کە ڕۆنەکە قچایەوە گەرم بوو چاک لێرە ئەوە تەبعی لێ دەدەی کە تەبع لێدا دەخێنە و ڕۆنەکە واستی هاوڵاتیان لەسەر ناسازی ئێستا زۆر باشە لەخوا زیاد بێ خەڵک زۆر تابیلێتی بۆ ناسازی